يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، میوانانی ماڵی خوای پەروەردگار، بیسەران و بینەرانی زنجیرە باسی ئاسانتر لە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزاندا، سەلام و ڕەحمەتی خوا لە هەموومان بێ. بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی ئاسانتردا بە ناونیشانی ئیسلام دینی ئاسانکاریە، نەک گرانی و قورسی. زانایەکی بەناوبانگی جیهانی ئیسلام عەلامە سولەیمانی نەدەوی دەفەرمێ: ما من دين خلا من العبادة لله. هیچ دینێکی ئاسمانی نەبووە عیبادەتی خوای تێدا نەبێ. لكن الأديان القديمة حسب أتباعها أن الدين يطالبهم بإيذاء أجسامهم وتعذيبها، وأن العرض من العبادة إدخال الألم على الجوارح. بەڵام دەڵێ شوێن کەوتوانی ئەو ئاینانە بە نەزانی لە ئاینەکان حاڵی بوون وان لە خەڵکیان کە دین بریتیە لەوەی کە ئەندامەکانی جەستەی خۆت عەزیەت دەی. ئەگە بتەوێت لە خوا نزیک بیا و عیبادەتی باشی خوا بکەی، دەبێت جەستەت ئازار بکێشێ، ئەندامەکانت ئازار بکێشن. هەروەها هەرچەند ئازارەکە زیاد بێ، ڕوحت پاکتر دەبێتەوە و دەروونت خاوێن دەبێتەوە. بۆیە لە ئاینەکانی پێش ئیسلامدا خەڵکانێک کە بۆ خوا یەکلایی دەبوونەوە، بەڕێزان دەچوون خۆیان دەخەساند، عەورەتی خۆیان دەبڕی، کارێکی وایان دەکرد کەوا لە زاوزێ بێبەش بن، دەیانگوت بۆ ئەوەی لە خوا نزیک بینەوە، کە پێڵان ڕەهبانیەت. کەسانێکە بوون بۆ ئەوەی لە خوا نزیک بنەوە عیبادەتیان زۆر دروست بێ، هەبووە 40 ساڵ خۆی نەشتووە، نینۆکی نەکردووە، قژ و ڕیش و سمێڵی دەستکاری نەکردووە، دەگوت تەرکە دنیایە. کەسانێکە بۆ ڕوویان لە عشکەوتێک دەکرد و لەوێدا دەژیان و بە گژوجای کێویەکان دەژیان، تێکەڵاوی خەڵک نەدەبوون، معامەلەیان نەدەکرد، نەدەچوونە بازاڕ. خەڵکە بۆ شەوگاری سەرما لەبەر سەرما بۆ بۆی لە خوا نزیک بێ، خەڵکە بۆ لەبەر گەرما ڕادەوەسای بەڵکو خوا لێم ڕازی بێ. کەسانێکە بۆ دەستیان بەرز کردوتەوە لە کتێبەکانە هەموو خوێندوتەوە، دەستی بەرز کردوتەوە داینە ناوە هەتا وردەوەردە دەستەکانی وشک بوون، تێتی بەڵکو خوا ڕەحمم پێ بکە. کەسێکە بۆ خۆی بەدارەوە نووساندوە قاچی بۆ سەرە و سەری بۆ خوارەوە هەتا وردەوردە ڕیخۆڵەی سەقەت بووە، مەعیدەی سەقەت بووە. بەڵام ئەمە دین نەبوو، ئەوە دین نەبوو، دینێکی دەستکاری کراوە بوو، خەڵک لە خۆیان قورس کردبوو. بۆیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ڕەحمەتەن للعالەمین هات، هێشتا هەندێک سەحابە تەئسیری ئەو ئەدیانە پێشوانەیان لەسەر بوو. بۆیە وەکو لە صحیح بوخاریدا هاتووە کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم برایەتی خستە نێوانی سەلما و سەلمانی فارسی و ئەبی دەرداەوە. ڕۆژێک سەلمانی فارسی بینی ژنەکەی ئەبوو دەردای برای و هاوڕێی زۆر پۆخەڵ دیارە. ئەم حەدیسە لێرەدا لە صحیح بوخاریدا پێمان دەڵێ ئەوەی کە ئافرەت قەتیز دەکەڵە قەت نابێ پیاوێک و ژنێک یەکتر ببینن، چونکە لەوە چێ بە چاوی نەزەر سەیریکە. نەخێر، ئەوە دڵی ئینسانەکانە، ئەوە دەرونی ئینسانەکانە، ئەوە حسابیش لای خوایە. بۆیە نە ئافرەت و نە پیاو نابێت سجن کرێ و دڵپیسی لێ بکرێ. ژنی ئەبوو دەردا بە کاملی مەعنا هاتوۆتە بەرچاوی سەلمانی فارسی کە برادەری ئەبی دەردا بۆ برای بووە لە دیندا. بینی پۆخڵە، نەجلێکی جوانی لەبەردایە، نە دەست و پەنجەی لە خەنەدایە، نە دەموچاوێکی جوان کردووە. ئەوی ژووتی بۆچی وای؟ تۆ خاوەنی مێردی، ئەوایە فەرقت هەبێت لەگەڵ ئافرەتێکە کە مێردی نەبێ، دەست بە خۆداهێنان و خۆ جوانکردنت پێوە دیار بوویایە، خوشکم بۆچی ئەوای؟ ئەوی ژووتی ئەبوو دەردا لەیسە لەه حاجەتون فی الدنیا، برام بەخوا ئەبوو دەردای هاوسەرم پێویستی بە دنیا نەماوە. واتە هەر گرنگیم پێ نادا، بەلایەوە گرنگ نییە من جوان بم و ناشیرم بمزری جوانم لەبەرەبێ ئەوەن وازی لە دنیا هێناوە. وتی چۆن؟ وتی شەوێک لە ماڵمان بۆ بیبینە. سەلمان فەرمووی ئەبی دەردا من ئەم شەو میوانی تۆم، وتی پێڵاوت لەسەر چاوم، یاخوا بەخێر بێی. شەو مایەوە، هەر لە وەختی ماڵ نووسنانەوە دەستی کرد هەستا دەستنوێژ بگرێ. سەلمان فەرمووی جوال بوەستە، هەستە بخەوە جارە. وتی وەڵا شەو نوێژ دەکەم. وتی بابە جارە بخەوە، هەندێک خەوت، دوایەوە هەستایەوە. فەرمووی بخەوە جارێ، هێشتا شەوگار زۆری ماوە. دیسان هەستایەوە، فەرمووی بخەوە جارێ. ئەمجا بەری بەیان نیو سەعاتێکی مابوو، هەستا فەرمووی ئەمجا وەختی خۆیەتی. ئەمجا پاشان بەیانی کە خەریکی نان و ئاوێک و ماستێکی بەیانی بوون بیخۆن،
ئەبی دەڕا فەرمووی خۆت بخۆ بەخۆم بە ڕۆژوم فەرمووی بیشکێنە خۆ ڕەمەزان نییە وتی ناشکێنم کتی بڕوا بکە دەیشکێنی ڕۆژەکەی پێشکاند پاشان پێ گوت براکەم بڕوا بکە تۆ لە دینی خوا باش حاڵی نەبووی تۆ وا دەزانی بەم کارت شەو تا بەیانی لەسەر بەرماڵ ڕۆژ تاوارە بە ڕۆژوو ئەودا ژنەکەشت فەقیرە ڕازی لە دنیاە ناوە چونکە تۆ پشتت تێکردووە ئەم قسە جوانەی پێوت و پێغەمبەری صلی الله علیه وسلم تەصدیقی کرد ئین لربک حقا براکەم خوا حەقی بەسەرتەوە هەیە ئەبێ حەقی خوا بدەیت ولنفسك حقا نفسیشت پێویستی بە حەقەیە ئێستا پێی بخەوی خواردن بخۆی بخۆت بۆن خۆشکەی جلی جوان لەبەرکەی ئەوە حەقی نەفسە نفسیش پێویستی بە ئیسراحەتە جەستا پێویستی بە ئیسراحەتە ولأهلك حقا خێزانەکەت منداڵەکەشت کە سوکاریشت پێویستیان بە حەقەیە دەبێ حەقی ئەوانش لەبیر نەکەی ولزورك حقا میوانیشت دێ حەقی ئەویش بدە فأعطي كل ذي حق حقه حەقی هەمووان بدە ئەوە دینی خوایە کە بۆ پێغەمبەریان صلی الله علیه و سلم جێڕایەوە پێغەمبەر فەرمووی بەڕاستی سەلمان باش لێ حاڵی بووە جا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مسنەدی ئیمام ئەحمەدا ئەم حەدیثەی شەڵاگە لەبەریکەن زۆر باشە کە یەکێک لە دەپرسێ ئیسلام چییە دینی ئەمە ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بعثت بالحنیفیة السمحة ئەمە دینی ئیسلامە ئەم دێڕەیە من نێردراوم بە دوو شت بالحنیفیة السمحة لە بواری عەقیدەدا یەکتاپەرستین الحنيفية حنيفا مسلما وكل قرآن هذا فرمي هل كان حنيف نبي مسلم نية يكتا پرستين سواز بو تخوايا كيما مسلمانين يكشتي ترها وبشمان نيبو خوا عدل ما نيبو خواي پروردگار بويا كسيك لإسلام دا دروز نيبلي بسري باوكم بقوري فلان كس بشرفم بكرامة بأوانا يما قصوين ديك من هبه بأالله يا پێویستیمان بەوە نییە مەدەدی فلان و فلان و فلان بکەین لەگەڵ هەموو حرمەتمان بۆ پێغەمبەران پیاوچاکان ئەولیا و خواناسان مەدەد بەس بە ذاتی ئەڵڵایە پێویستمان بەوە نییە من لێرە دوعام قبوڵ نابێت لە ئەوێ گیرا دەبێ نەخێر هەر لە هەموو شوێنێکی خوا دەنگت دەبیستێ پێویستیت بەوە نییە مامۆستا بۆم دەخوا پاڕێەوە ڕاستە دەورە دوعای خێر لە مزگەوتا خوا ئازانە چی ئیماندارێکی بە حەق دەڵێ ئامین بەڵام من لە تۆ بەڕێستەر نیم لای خوا لەوە تۆ بەڕێستەر بی دەنگی تۆ ژۆک و من دەگاتە لای خوا هی ئەویش و ئەویش ڕەمە دەنگی تۆ کردەوەیکی وات کرد بێ لە من باشتر بێ بۆیە دینی ئێمە دینی یەکتاپەرستیە هیچ جۆرە شرکێک بە مسقالە زەڕە قبوڵ ناکە دومیان ئەسسەمحە لە تەکالیف و ئەحکامدا دینێکی ئاسانکارە هەر کەسێ دەیەوێت ئیسلام بناسێت دینی ئاسانە دینێک کە هیچ قورساییەکی تێدا نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرەتای ئیسلامەوە فەرمووی لە صحیح بوخاریدا إن الدين يسر خەڵکینە دینی خوا ئیسلام ئاسانە ولن يشاد الدين إلا غلبه هەر کەسێ ململانێ لەگەڵ دین و عیبادەتەکاندا بکە إلا الدين بە چۆکیا دێنێ چۆن إمام ابن حجر عسقلاني لفتح الباري مجلد يقلا بريد 294 على شرح يوم حديث هذا فرمي هل كسر لكاروبار آينيا كان دا قول بيتوا وزن نرمونياني وآسان كاري لدين دابينه كنفت دبيه ودا دبريه وبتشوق دادي آخري زانه بنابانك ابن منيج لشرح يوم حديث هذا فرميتي هموت الروكان كدين خوا وإسلامي عم بتندي ورقل بوونە تندڕە و متەتەڕیف و پیاوکوش لە پێنج دەژێتی لا إله إلا الله دا هەر هەمویان ئاخری وازیان لە ئیسلام هێنا هەر هەموو پەرت و کەرد بوون و حیای خۆش و دینەکەشیان برد ئاخری ئەوانە دین بەسەریان نەزاڵ بوون نەرمونیانیان واز دێنا هەموو لەشیان تند و تیژی و قشتن و بڕین و یعنی ئەو تندڕەویات سەر ناگرێت پێغەمبەری خوا لە ئەوڵەوە فەرمووی خەڵکی نەخۆتانی لێ بپارێزن بۆیە سووربوون لە یوشادە فی الدین بەڕێزان بە کوردی خۆمان یعنی چی يعني سوربون لشويني مولدا يعني كل شقي بونمون الرونتري كما هو جنابتان كسيك برنخوشا دكتوري كي بسبوري مسلمان بي وتوا برزكم بخوا من جوكتو ايمان بخوا بديني خوا برمضان وروجو هيا بلان تو نابي بالروجو بي تو بيويست دائما قدت بربي او بخويتوا اتر حالتك اوايا يان جستي خود زاري وادوك از وكو يك نخوشن یەکیان هەر ناتوانە بە ڕۆژوو بێ یەکیان هیمەتی بەرزە و سوبحان الله جەستەی بەهێزترە بە ڕۆژوو دەبێ وەڵا عیبی نییە ئەمە پرس بە جەستەی خۆت بکە تاقی بکەوە بزانە چۆنی من ناڵم هەر هەمومان بەشی خۆمان هیلاک دەبین بەڵام نەگەیتە حاڵەتێک نەخۆشەکە لێ زیادکە کەسەکە دکتۆر دەڵێ بە ڕۆژوو مەبە خۆی وا خەریکە دەمرێ بە ڕۆژوەکەی ئەوانە هەموو کەس سوکات پێوە هیلاکن ئەڵێ بەخوا بژمرم هەر بە ڕۆژوو دەبم ئەوە کە لە شەقی لە دیندا یەخوا دینی خوا وای نەفەرمووە
دەڵێ بژمرم ئیلا دەبێت بە ڕۆژۆ بم وەڵا ئاخری ناشمری دوسێ ڕۆژ دەگری پەکت دەکەوێت لە نوێژەکانیش دەبی و ڕۆژەکانیشت بۆ ناگیرێن پێغەمبەر فەرمووی دین بەسەر تازاڵ دەبێت کەسی وایە جەریوە پرسیاریوام لێ دەکەم مامۆستا تۆزە تفم لەدەم ماکۆ کردوانە قوتمدا پرسی تەلەفۆن بۆ دووسێ مەلاکە لێ بە ڕۆژەکەم بشکابێ بابە کەی دینی خواوەی تێدا تۆزە تفل لەدەم ماکۆ کردێتەوە تف چێ قوتی دەیەوە یان قوتی نەدەیەوە نانە ئاوە کەی خوا باسی ئەو شتانەی کردووە تۆ بۆ ئەم شتە لە خۆت قورس دەکەی هەیە وەڵی ئافرەتە وەڵا دەزوم بەهینەوە کردو بۆ دەرزی وشتیوە تۆزە تفەکاتۆ دەرەوە چۆتە ناوە دەبێت دەزنێش ڕۆژەکەم شکابێ ئەمە دین قوڵکردنەوەیە پێغەمبەری خوا فەرمووی دینی خوا لێ مەکەن ڕۆژوو کەی ئەوەی تێدایە کەی خوا لەسەرەوە تۆ محاسەبە دەکا یان کابرا دەیان جا پرسیاریەوە دەکا بەڵغەمێک هاتووەتە ئێرەم نەدەستێتە خوارن دکا کە بەڵغەمەکە هاتە دەمتەوە فڕێ دەی بە ڕۆژوو بیاننا عادەتەن لەگەڵ حرمەتم بۆ ڕووی جەنابتانە ئینسان بەڵغەم قون ناداتەوە ئەوە پەیوەندی بە ڕۆژوەکەتەوە نیە ئینە هاتە دەرەوە ئەوەندە سنگی خۆت عەزیەت مەدە و لەرخ و خوڕی بۆ مەکە خوای گەورە لەسەرەوە هین ناکە یان ئاو لە دەمم وەردەمە بێ ڕۆژم شکاوێ ئەرەڵا پێش مەغریب ئاو لە دەمە دووەردە بەڵام غارغارەی پێ مەکە ئێتر ئەوە تووزت لۆپێ ئاو لە دەمە تاماوە بەوە نەپێی تێردە خۆیەوە و نەپێی تێرداوە دەبی و یان دەبێ مەعجون و فڵچە بەکاربێنی خراپ نەبێت نەوەڵا برام خراپ نێ خراپ وایە دەمت پڕ بێ لە خواردن و بۆنی لێبێ و خەڵک لە پێت ناڕەحەت بێ دینی خوا ئاسانە پێغەمبەری خوا فەرمووی قورسی مەکەن بۆیە فەرمووی فەسەدیدو خەڵکینە ئومەتەکەم ورد و ڕاست و دروست بڕۆن وەقاریب و نزیکی مەبەست بن و ئەبشیڕ و موژدە بدەن بە لێخۆشبوونی خوا بۆ یەکتر وەستەعینوا بالغەدوەتی وەڕەوحەتی یارمەتی وەرگرن لە بەرەبەیانیان و دوای نزیکی ئێواران وەشەیء من الدولجەتی یارمەتی وەرگرن لە شەوڕەوی القەسد تەبلوغ و ڕێی میانڕەوی بگرن ڕێی ئاسانکاری بگرن دەگەنەجێ هێستا خەڵکێک هەیە ئەم حەدیسە لە صحیحی بوخاری داهاتوە بە ژمارە فەرموودەی 6463 خەڵکێک وا حاڵی بووە بۆ ئەوەی بگەیە مەبەست من برادەری خۆم بینیوە کتێبی بە دیاری بۆ هێنام سعات دەی شەو گەیشتووەتە لام ئەو بواتی وەڵای لە سەفەرمەکەی پێ فەرمووی شەوڕەوی بکەن باشە دەگەنەجێ داوەرە بەم جادانی کوردستانە شەوڕەوی بکەی وەڵا بکەوێت تا سۆ سیارەکەت وەردەگەڕێ تۆ بە ڕۆژ نایبینی جاوەرە بە شەوی تاریک و لایتیشت کەس بێ نەبراکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم وای نەفەرمووە حەدیسەکە لە ڕەوانبێژیدا لە زانستی بەلاغەدا پێی دەوترێ خواستنی مانا خواستنی مانا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەی بۆ سەحابە هێنایەوە ئەو زمانە زمانی کەروبار و حشتر و ئێستر و ئەوانە بووە بۆ ئەوەی خەڵکەکە باش تێبگا فەرمووی خەڵکینە سەرنج بدەن ئەگەر ڕێبوارێک مسافرێک کە چەند ڕۆژ ڕێگای هەیە بڕوا بۆ شوێنێک ئەگەر بێت و حل لە بەیانیەوە بەخۆی وڵاخەوە بەڕێگاوە بێ حتا ئێوارە و تاشە و دەمرێیان نا بەخوا ئاخری بۆ خۆشی دەکەوێت وڵاقکەشی دەکەوێت هەم ناستێتەوە بەڵام فەرمووی وەرن بۆ ئەوەی بگەنەجێ بەری بەیانیان هەندێک بڕۆ دەوێ ئیسراحەتێک کە تا دۆزە دنیا فێنێک دەبێتەوە ئێوارە بڕۆ هەندێک لە شەوگار لەگەڵ مانگە شەوا بڕۆ دەگەیتە جێ فەرمووی دینی خوا ژوایە تۆ بەردەوامی خوا پشوو بە خۆت نەدەی هەموو شتێ لەسەر خۆت قورسکەی بەخوا ئەپسڕەی لە ژێریە ئەوە مەبەستی شەوڕەوی نییە مەبەستی ئەوەیە چۆن کابرای ڕێبوارە بێ پشوو وەرگرێ و کاتەکان بزانێ تۆش نوێژی بەیانی کردی ئیسراحەتێکی بۆ بکەوە کات نەبڕاوە نوێژی شەشتنگاویش بکە دوای ئەوەی ئیسراحەت بکە و بڕۆ عیبادەت و کەسابەتی خۆت بکە نیوەڕۆ بکە دوای ئەوڕۆ کەسابەت بکە ئیسراحەت بکە تا عەسر شەو تەراویحت کردووە لە مزگەوت شا بۆ کاکەسەیەکی تەلەڤیزۆن و فیلمێکی شەرعیش بکەی معقولە یعنی دینی خوا نەیفەرموو یعنی تۆ هیچ ئیسراحەتێک بە خۆت نەدەی بۆیە کە خوا فەرمووی ڕۆژوی ڕەمەزانتان لەسەر فەرز کراوە فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصوم ومن كان مريضا نخوش بووی خوا ڕێک ناوی مەریضی هێناوە بەخوا قورئان نەهاتۆ مەریزەکەت چۆن بێ و چۆن نەبێ زۆر عولەمای شەرع احتیاتی زۆریان کردووە هێندیان خوڵ کردوێتەوە ئایا دوای نەفەرمووە کاکە نەخۆشی خۆت ئەزانی نەخۆشیان نا ئەگەر نەخۆشی ڕوخسەتی شەرعیت هەیە خوا ڕێک باسی نەخۆشی کرد مەریضن هەرچی نەخۆشی بێ بەڵام نەخۆشی هەیە ئاسانە تۆ هەڵامەتێکت گرتۆ بۆ بە ڕۆژوو ناوی بەخوا نەخۆشی وا هەیە ڕۆژوو بۆی باشە هەمانە تۆشی نەخۆشی تۆزە دڵە کزەیەک و معیدەیەکوین بۆ زۆری خوارد پێش ڕەمەزان وڵای سوبحان الله کە یەک دوو ڕۆژ بە ڕۆژوو دەبی سەیەکی دەردەکەت باشتر بووە ئەمە بەڵام هەیە نەخۆشی سوکەریەتی کلیەی وا گۆڕدراوە خەریکە چاوی زەعیف دەبێ گوناحت دەکات تۆ لەم گەرمادا 15 ساعت ئەو نەخۆیتەوە چاوەکانت لەدەست دەی خوا فەرمووی تۆ نەخۆشی فعدة من أيام أخرى ڕۆژانی داهاتوو زستانێکی دوور و درێژ لە بەدەستایە بیگرەوە ڕۆژگار کورتەوتین و نابێ یان کە چوار فەسڵە تۆ نەخۆشی فیدیە بە ئەو سەفەری یان سەفەرێکی درێژ لەبەرەوە ناڕەحەت دەبێ و بە سەفەرەکە ئازار دەشێژی بە ڕۆژ و مەبە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا ئاسانی بۆ ئێوە دەوێ خەڵکی نەخوا گرانی و قورسی بۆ ئێوە ناوێ
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلم و مسند امام احمد هاتووە ڕۆژێک لە غەزا بوو لە جیهادی فی سەبیل الله بوو نزیک دوژمن بوونەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنكم دنوتم من عدوكم والفطر أقوى لكم فكانت رخصة خەڵکینە لە دوژمن نزیک بووینەوە ئەوە خێمەکانی دوژمن دیارە لێی نزیک بووینەوە ئەگەر بە ڕۆژوو نەبن و ڕۆژەکەتان بشکێنن دیارە ڕەمەزان بووە بەهێزتر دەبن ئەمە ڕوخسەتە جا الصحابة دەفەرمون فمنا من صام ومنا من أفطر هەبوو بە ڕۆژوو بوو دەیگوت خورە وەڵای خۆ ئێستا شەڕ دەستی پێ نەکردو بەخوا دەتوانم بە ڕۆژوو بم هەبوو یەکسەر ڕۆژەکەی دەشکان ڕوخسەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەردەگرت ڕۆژی دواتر چوینە پێشتر ثم نزلنا منزلا آخر فقال إنكم مصبحوا عدوكم والفطر أقوى لكم فأفطروا فمووی هەر ئێستا شەڕ دەست پێ دەکات ئەوە لوتمان بوو بە لوتی دوژمنەوە ڕۆژەکانتان بشکێنن ئێستا پێویستە بیشکێنن بۆ ئەوەی بەهێز بین بەرامبەر بە دوژمن ناوی بڵێ وەڵا شەڕیش دەکەم و بە ڕۆژوو دەبم ناکرێت ئەو دوژمن بەسەر تا ساڵ دەبێت بە برسێلی و بەتینوێتی فكانت عزمة فأفطرنا دەفەرموو الصحابة ئەمجا ڕوخسەت کۆتایی پێ هات پێغەمبەر ئەمری کرد ڕۆژەکانمان شکاند إمام ابن تيمية رحمة الله عليه وإمام ابن القيم قتابي رحمة الله عليه دشامة فما أن لقاء العدو لو كان في غير سفر يقتضي الإفطار لأن المسلمين مطالبون بإعداد ما استطاعوا من قوة والفطر من أسباب القوة بال سفر شانبي كجنگ دستي بيكد بلان بدوش من وستاي واجب روج وكد بشكيني بو أوي بهيز بي والله برزان أو استعمال خويندكار من هي قتابي وطلبة من هن بڕواتان بەڕوبەڕووبوونەوەی دوژمن بە شەڕەت فەنگ ڕەمە لە ئیمتیحان ئاسانتر بێ وەسچارە نووسی ئەو ئینسانش دیاری دەکات بە تایبەتی ئێستامە خواردناوی دوانزەمان هەیە من ساڵانی پێشوو زۆر مامۆستای حرمەتداری گەورە گلەیان لێکردو مامۆستا فتوای داوە بۆ تەلەبە کەیفی خۆیەتی با بیگرێ ئاخ مامۆستای بەڕێز کەیفی خۆی نییە ئەوە چارە نووسی ئەو قوتابیەیە لە دوانزەی زانستیان نوێژەیە چارە نووسی دیاری دەکات لە جامیعە لە پەیمانگە لە سەر ئەو دەرەجەیەوە دەگیرێت چارەنووسی دایک و باوکی دیاری دەکات چارەنووسی وڵاتەکەشمان دیاری دەکات بۆیە هێشتا کە 20 ڕۆژێکی ماوە بۆ ئیمتیحانی کۆتایی کە دەست پێ بکات ڕوخسەتێک هەیە تەلەبەی وا هەیە دەتوانێت یعنی بە ڕۆژ هەر خەوتۆ شەو سەعی دەکات تۆ کە بە ڕۆژ هەر بخەوی بۆ پارچەوە ناکەی بە ڕۆژوبی یان هەیە بەهێزە ئەوە ڕوخسەتە بەڵام کە چوونە ئیمتیحانەکانەوە لە ناو ئیمتیحاندا بەڕاستی من ڕێیم وایە ئەوە ڕوخسەتە و پێغەمبەر عەزیمەتی داوە یەکسەر بە ڕۆژوو مەبن دەبێت ئاو لەگە خۆت بەرە دوو قم ئاو بخۆیتەوە تۆزە ڕوئینت دێتەوە حەیوێتێکت دێتەوە بەدەنەوە نەک ئەوەی جەکە بە کەسێکی خۆی بە ڕۆژوو دەبێت نوری عەلا نور بەڵام با دینی خوا لەسەر نەوەکانمان قورس نەکەین مۆڵەتیان پێ بدەین ئەو مەسافەی تاماوە بۆ ئیمتیحان و کاتی سەعیکردنە ڕوخسەتە کێ بە ڕۆژوو دەبێت کێ بە ڕۆژوو نابێت ئادابی خۆی پارێزێ بەڵام لە ناو ئیمتیحانەکەدا ئەو شۆڕۆژیانەی ئیمتیحان ئینسان ئەو ڕوخسەتی هەیە وەکو جیهادەکە وایە بەڕاستی ئەوەش جیهادی موسڵمانانە إمام الشاطبي لو كتاب موافقات لبرقي يقدر قرأي بنزا وششة فما أن تعليم الشريعة وبيان أمور الدين يجب أن يكون بما يليق بجمهور الناس خلقنا بزانا قاندين ديني خوا بيوست بزمانك بيك لقل جمهوري خلقا يعني وتار قصة قفتقوين يوم مسلمانان منك وتار بو ايوه ددم نابي بزمانك شي فلسفي وآخر زبي أبي خلق شون تيدقا أو ديني خواي بو آسان كي بۆیە زۆر جایمە پەنا دەبین بۆ چیرۆک جێڕانەوە ئەوە بێشەرعینە بەڕێزان ها قورئان ئەو هەموو قەسەس و بەسەراتی جێڕاتەوە بۆی خەڵک لە بیری بمێنێ بۆ ئەوەی تێبگا بۆی مەبەستەکە بگا ئێمە زۆر جار دینی خۆمان لە دوێژ لە دەست نوێژ لە غوسڵا زۆر قورس کردووە لە خۆمان کابرایە کاتە لای ئیبن عەقیل زانای بەناوبانگی ئیسلام وتی قوربان من کابرایەکەم لەشگرانی لە شپیسیم لەسەر دەمێ خۆم بشۆم دەچمە حەوزی ئاوە چەند جار خۆم نقم دەکەم دێمە دەرەوە گومانم هەیە هێستا پارچەی لە لەشم تەڕ نەبووە ئەلە چارەسەرم چییە ئێمە خوشکی وامان هەیە یەک بۆی لەر ئاوی گەرم بەکاردێنێ هێشتا کاندلی پانەبووتەوەکەوە لەشی تەواو تەڕ بووە یەک دەبە شامپۆ لە سەریەدا هێشتا بە گومانە پیاوی واشەیە بەتایبەت لە ئافرەتانەوە زۆرە ئیبن عەقیل جوابی ئەم پیاوەی دایەوتی چارەسەر لای منە وتی چارەسەرتی بڕۆ نوێژ مەکە خوا نوێژی لەسەر تۆ لا کردووە کابرا بەسەر سوڕمانەوتی قوربان چۆن نوێژم لەسەر لا چووە ومن مسلمانم وكافر نيم فمي أخ من ببلغي فرمودكي پیغمبري خاص صلى الله عليه وسلم كلا صحيح ترمذي بجمال فرمودي 1423 هاتوا أو بلغيت ودين وك پیغمبري خاص صلى الله عليه وسلم فرمويتي رفع القلم عن ثلاثة سيكس قلمي عن السلات شو سيكس عبادته أنا أن سنما وناه شاكام ونانسله
النائم حتى يستيقظ إنسان كخوتوه حتى بخبر ده كابرا زور روج برسيم ألما وصل لخو ما مش حيوانك مكربو بخير لح خوا هم مالي الدنيا بكي بخير هيك الناكي بعد السر هل بواسو يدلي خود خير كردن باشا لخوا حجم كرب والله نايب امام حاجي لخوا نعبادات لخوا والله ظلامكم كشتبو خوانا خواستا هیچ گناهك الا سنة نسري نوستو حتى بخبر ده نشاكي بودا نسري نخلافي بودا نسري بلام خوا خوشكان مجديك ندل فيه خوش دبي وشكري خواه لسركا خوينا راحت يجل الشيطان ويو بنفرتي كولا بير خواتي باروا هر اواندا اينا تشاوري تشاكو خلافو تكليف مبا دوميان مناڵ هەتا باڵغ دەبێت منداڵ هەتا باڵغ دەبێت ئەم مناڵە جوانانە عیبادەتی خوا دەکەن ڕاهێنانە دەورەیەکە بۆ گەورەبوون بەلانەوە ئاسان دەبێت ئەینا مناڵ تا گەورە دەبێت و باڵغ دەبێت هیچی لەسەر هەروە فەرمووی ئینسانی شێتیش هەتا وەکو چاک دەبێتەوە خوای گەورە عەقڵی پێدەبەخشێتەوە فەرمووی تۆ شێتی کابرایەک چەند جار بچێتە حەوزی ئاوە خۆی نقومکە هێشتا گومانی وابێ تەڕ نەبووە ئەوە عەقڵی لەدەست داوە با بە تۆ هەر نوێژت لەسەر نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم دینەی چەند ئاسان کردووە خاتو عایشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم كان يغتسل من إناء هو الفرق من الجنابة صحيح مسلم جماري فرموده 752 دایکی ایمانداران دایکی هەمومان خاتو عایشەی کچی ئیمامی ئەبوبەکری خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پێغەمبەری خوا لەشگرانی لەسەر بوو لە کاتێکە کە جیماعی شەرعی کرد بوو بەیانی خۆی دەشت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندی ئاو بەکارهێنابێ بەڕێزان باشە چی ئەزانە فەرەق یعنی چی ئەو دوو مامۆستا بەڕێزی لێ دەرچێ هەر کەسێ بیزانێ بە دەقیقی پێم بڵێت چەندە کتێبێکی خۆمی بە دیاریە دەمێ بەس بە دەقیقی یعنی یەکیت بێ نەک ژمارە نەڵێ لە خۆیەوە بەڵێ فەرەق بە مست پێم بڵێ نەخێر نەتانزانی فەرەق 3 ساعە هەر ساعەیەک 4 مستە 3 کەڕە 4 12 مشت 12 مست ئاو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وسڵی لەشگرانی لەسەر خۆی پێلا بردووە بە 12 مست ئاو خۆی شتووە مەبەستەوە نییە حرام بێت لەوە زیاتر بەکاربێنی بەڵام مەبەستی ئەوەیە دین ئاسانە ئێتر تۆ تەنەکەیەک ئاوت بە خۆتا کردووە هێشتا دڵت پاک نابێتەوە غەدرت کردووە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دین ئەو پێگەیاندوین خاتو عایشە لە صحیح مسلم فەرمووی بە فەرەقێک 3 ساعە ساعێک 4 مستە بە 12 مست ئاو خۆی شۆردووە 12 مست ئاو تقریبا لەوەچی 7 لیتر شتێکی ئاوا بکە 6 لیتر بۆ 7 لیتر ئاو بە ئەوەندە خۆی شتۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەواتە تۆ ئەگەر تووشی خوا نەخواستە وەسوەسە و ڕاڕایی بووی بڵێ من بۆچی خۆم دەشۆم خوا ئەمری کردووە ئەمری خوام لەسەر چێ پێگەی پێغەمبەری خوا پێگەیاندم کەواتە بە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکەم دینی خوا زۆر جا بەڕێزان لەناو کتێبەکاندا چیرۆک و بەسەرهاتی وای تێدایە ئینسان دەچێتە دنیای خەیاڵاتەوە ئیسلام دینی خەیاڵ نییە ئەم قسە خۆششتان بۆ دەجێڕمەوە کە واقعە کۆتایی بە وتاری ئەم ئەڵقەیەشمان دێنین مامۆستایەکی بەڕێز و خۆشەویستمان هەیە ئێستا لە بەریتانیا نیشتەجێ و لە وڵاتی بەریتانیا سوپاس بۆخوا بانکخواز و مزگەوتی هەیە مامۆستا حەمەد ڕەشیدی پێنجوێنی مامۆستا تۆفیق کەریمی نووسەر لە کتێبی ئەدەبی گاڵتەوگەڵ لە ئیسلامدا لە لاپەڕەی 192 دا نووسیوێتی و دەڵێ مامۆستا حەمەد ڕەشیدی پێنجوێنی بۆی جێڕامەوەتی ساڵەکانی 1985 بوو تازە گەنج و لاو بووم زۆر دڵم بە ئیسلامەتی و دینداری خۆش بوو چاک باوەشم بە دینی خوادا کردبوو هەر کتێبێکم بۆ دەخوێندرایەوە و دەستم دەکەوت و بەسەرهاتی ئەولیا و پیا و چاکانوانە دەمیست ڕێک منیش وا بکەم ڕۆژێک بەسەرهاتێکم خوێندەوە کە گوایە شێخ عەبدولقادری گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوا لەو عالم و شێخە بەرزە بێ پیرێژنێک دەعوە دەبێت لە ماڵک کەڵەشێرێک کەڵەبابێکی وەسەر دەبڕن پیرێژنێک بە زمانی گلەیی پێی دەڵێ یا شێخ ئەوە تا تۆ دەعوەت کرای و کەڵەفشێر و کەڵەباب دەخۆی کوڕەکەی منیش دەروێش و مریدی تۆیە و نانی وشتیە نێبی خوا ئەویش دەفەرمێ ئێسخ و فلوسقی ئەو کەڵەشێرە فڕێمەدەن کۆی دەکەنەوە و دەفەرمێ قم بئیزن الله هەستەوە بەئیزنی خوا ڕێک کەڵەشێر ئێسخانەکان یەک دەگرنەوە و دروست دەبێتەوە کەڵەشێر دروست دەبێتەوە دەفەرمێ ئەو کەڵەشێرە بەرەوە بۆ کوڕەکەی سەر بڕە مامۆستا حەمەد ڕەشید دڵەکەمەوە خوێندەوە من گەنجێکی حەماسی هەموو لەشم بۆ دینی خوا دەکڵێ تمەڵی ئیشەڵا منیش وەکو شێخ عەبدولقادری گەیلانی شەربێک کەڵەشێر زیندووکەمەوە ئێسقان زیندووکەمەوە شەو دەستم کرد بە شەو نوێژ هاوینە تەواو خۆم هیلاک کرد بوو بە دوعا و نزا و پاڕانەوە نزیبوونەوە لە خوا ئەو کاتەش گۆشت دیارە کەمتر خولاویان هەژار بوون هەتا خوا فرسەتی هێنا شەوێکی جومعە دایکم مریشکی سەر بڕی گۆشتەکە خوراوی ئێسقان کۆکرایەوە لەسەر سفرە و سینی لە شوێنێک دانرا لە تەنەکەی خۆڵەکە
فرستم هێنانیوە شەو ئێسقانەکانم کۆ کردەوە بەیانیش ڕۆژەکەی زۆر گەرم بوو چوم لەبەر ئەو خۆرە ئەوەندە لە خوا پاڕامەوە خوایان کەرامەتێکیش بە من بەخشی نیشانم دەیکەم نیش لە نزیکانی تۆم خوایان وەکو چۆن ڕێز لە شێخ عەبدولقادری گەیلانی نە ئەوا ڕێزیش لە من بگری منیش بەندەیەکی تۆم حتا هیلاک بووم لەبەر ئەو خۆرە دوعا و پاڕانەوەم کرد ئێسقانم کۆ کردەوە وتم قم بئیزنی الله هەستە یەکسەر یەقینم وا بوو کە مریشکێک دروست دەبێ منیش کشەی لێ دەکەم بەخوای ئێسقان لە شوێنی خۆی نەجوڵە سێ جار چوار جار دووبارەم کرد بەخوا سوودی نەبوو وەڕز بووم لەبەر خۆرەکە وەڵای ئێسقانم کۆ کردەوە بۆ تەنەکەی خۆڵەکە دواتر تێگەیشتم دینی ئێمە دینی ئەوە نی ئێسقام کەیەوە بە مریشک و بە کەڵەشێت دینی ئێمە پێت دەڵێ جووسکی باش بێنە علەفی پاکی بدەیە ڤێتەرنەری باش دەرمانی بداتێ لەژێر چاودێری تەندروستیدا بێ مریشکێکی پوخت و خاوێن پێشکەش بە بازار کە و خەڵک پێی تەندروست بێ و تووشی نەخۆشی نەبێ ئەمە پەیامی دینەکەیە دین چ لەوە بکە ئێسقام بدروستکەیەوە کەرامەتی ئەولیا حەق و ڕاستە بەڵام ئەوە بۆ من و بۆ تۆ دادێکمان نادا من و تۆ ئەگە بمانەوێ چاو لە شێخ عەبدولقادری گەیلانیکەین ڤێتەرنەرێکی باش بی ئەوەی دەواجنی هەیە بەرهەمی جوان پێشکەشکە علەوی خاوێن بدا بە جووسکەکانی مریشکێکی بازار بخاتە بازاڕەوە کابراش فرسەتی ڕەمەزان نەیەنێ و لە خەڵکی گران نەکە دینی خوا ئەمەیە ئەمەش بەشێک بوو لە زنجیرە باسی ئاسانتر یا ڕەبی خۆی گەورە لە دینی خۆت باش حاڵیمان کەی چۆن خوا و پێغەمبەر دینیان گەیاندو ئێمەش ئاوا جێبەجێکەین و تێبگەین وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر